بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێت دواکەوتنی ئاشتەوایی سیاسی نێوان لایەنەکان لە هەرێمی کوردستان درێژەی کێشا وەکو ڕوون و ئاشکرایە ماوەی 2 ساڵە بێت لە هەرێمی کوردستان ناکۆچی و ناکۆکی سیاسی لە ناوان کۆمەڵێک هێزی سیاسی لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئاراوە بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵەدا هەنگاوێکی دڵخۆشکەری بەرەو پێش لەو بوارەدا نەنراوە هەرچەند هاوڵاتیان زۆر بە ئومێدەوە سەرەتا لە کۆبوونەوەکان و لە دەستپێشخەرەکانیان دەڕوانی بەڵام ئێستا لە دۆخێکدایە کە خەڵک و هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەوەندە ناومێد بووە بە دەستپێشخەری و کۆبوونەوەکان و بە تایبەتی کۆبوونەوە چارەنووسازەکان هەتا تەنانەت ڕاگەیاندنی پرسی ڕیفراندۆمیشیش دڵخۆش نییە لە ئەنجامی ئەوەی کە ئەوەندە دەستی پێکراوە کە ناومێدەکانی بە شێوەیەک لە شێوەکان گەشتۆتە ئاسێکی باڵە ئێمەمانوێت ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە بدوێن بە بەشداری میوانداری هەریەک لە بەڕێزان هەژار حاتەم ڕۆژنامەنووس عەبدوڵڵا ڕەشاوی هەروەها ڕۆژنامەنووس هۆشیار عومەر عەلی هەڵسوڵاوی زوتنەوەی گۆڕان سپاسانەکەی کاتتان نەبەخشن بە بەرنامەکە ماڵسا و شەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەن 2 ساڵە بێ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵی پرس باوڵین ناکۆکن نەگەیشتنەتە لێکتێگەیشتن و ڕێکەوتن دوجار ئەو بابەتە تا چەند بەلای تۆ گرنگە بەلای تۆ ڕاستە کە دەوترێت کورد هەمیشە عینات بوو بە تایبەتی لە ئاستی بابەتە سیاسیەکانە بەڵێ سوپاس بۆ ئێوە سڵاو بۆ بینرانی پەیامیش دیارە بابەتەکە عینادی نییە یاخود کورد دەڵێکە لە ڕقی نییە من پێم وایە پەیوەندی بە سێ خاڵی جەوهەریەوە هەیە یەکەمیان لە وڵاتانەی دەستور هەیە و ڕێز لە دەستورە گیرێ و بنەماکانی دیموکراسی تا ڕادێک بۆ چەسپاون کاتێک کە هەڵبژاردن نەکرێت کاتێک کە پەرلەمان دانرێت کاتێک کە حکوومەتێکی هەڵبژێراو هەیە ئاشتی کۆمەڵاتی بەرقەرارە بێت چونکە پرینسیپێک هەیە لە مێژووی لە زانستی سیاسیشدا کە خەڵک ناتوانن دژی حکوومەتێکە خۆیان هەڵیان بژاردووە ناڕازی من یاخود شۆڕش بکەن چونکە خۆیان دەنگیان پێداوە و بۆ نمونە هەڵبژێردراوە لەبەرەوە کاتێک کە حکوومەت ڕنگدانەوەی ڕەزامەندی و ئیرادەی خەڵکە ئاشتی کۆمەڵایەتی و ئاشتی سیاسیش بەرقەرارە بێ خاڵی دووهەم ئەوەیە کە لە غیابی دەستور و لە غیابی سیستەمێکی دیموکراتی ئەگەر دیموکراتیکی لیبراڵیشانە بێ کە لە کوردستان ئێمە لە ڕەوشێکی ئەتوانین بڵین لێڵاین ینی سیستەمەکەی ئێمە ئێستا زۆرانبازیەک لە نێوان لایەنە سیاسیەکانە لەسەرەوەی کوردستان بە چ ئاراستەیەکا بڕوا کۆمەڵێک لایەنیانێ بە ئاراستی دیموکراتی بڕوا کۆمەڵێک لایەنیش بە ئاراستێکی پێچەوانی ئەوە کە دەستورمان نییە کە سیستەمەکە هێشتا نەچەسپاوە ئەوەی هەیە پەرلەمانەوە کۆمەڵێک یاسایە بەڵێ ئەو تێکچوونی ئاشتی یاخود پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان لە کوردستانە لەمە 2 ساڵی پێشوە پەیوەندی بۆیە ڕێز لە یاسانە ژیراوە خاڵی سێ هەموو پێم وایە گرنگیش لەگەڵم 2 خاڵی پێشوە ئەوەیە کە لە کوردستانە شێوازی یەکلایکردنەوەی ململانەکان هێشتاکە بە ڕێگای توندوتیژیە بە ڕێگای هێزە چونکە چیەکێتی چ پارتی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئامرازەکانی توندوتیژی چەکی لە بەردەستایە بۆ ئەوەی بێوێت فۆرمێک لە ئاشتی سیاسی بسەپێنێ کە بەرژەوەندەکانی ئەو ئەپارێزێ بێگومان ئەمە لە ئەم 2 ساڵەیە لەلایەن کۆمەڵێک هێزەوە بە ئاشکرا ڕەتکراوەوە و قبوڵ نەکرا 2 ساڵە بێت ینی ناکۆکی هەر هەیە و ململانەش هەیە بەڵام دەستیش نەبراوە بۆ چەک و بۆ هێز ئەمە بۆ چێگەڕێتەوە خۆی لە بوونی چەکەوە لە هەڕەشەی بەکارهێنانیەوە لەو شێوازی بەکارهێنانەی کە ڕێگەی گیرا بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان کار بکەوە داخرا هەتاکو و بەکارهێنانی خودی چەکەکە ئەنی ئەمە ئەڵێن چەک مەبەستمانەوە نییە شەڕی ناوخۆ ڕاستەوخۆ دەست پێ بکە یان پێکدادانی چەکداری دەست پێ بکە ئەمە چەند ئاستێکی هەیە لە کوردستانە تەنها ئەوە ماتەوە کەش پێکدادانەکە دەست پێ هەبێت ینی ململانەی مەدەنی نییە تۆ بە ململانێکی مەدەنی نازانیت جگەل لە شەڕ و جەنگ بۆ یەکلاکردنەوەی کێشە سیاسی ململانە سیاسیەکان نەخێر چونکە وەکوتم لەسەر ئەو سێ بنەمایە ئەم ئاشتیە بە ئاسانی بەرقەرار نەبووە و لە نێو براوە لە هەمان کاتیشدا ئەو تەرازوو هێزەی لە کوردستانە هەیە لە نێوان لایەنەکانە لەسەر بنەمای ڕنگدانەوەی ئیرادەی خەڵک نییە لەسەر بنەمای سەپاندنی ئەجەندایەکی تایبەتە هەندێک جار بۆ نمونە ئێستا ئەوەی لە کوردستانە بۆتە هۆی سەبەبی ئەم قەیرانانە ئەوەیە کە بەڕێز مەسعود بارزانی ئامادە نیواز لە پۆستەکەی بێنێ بەپێی ئەو یاسایی خۆی ئیمزای کردەوە چەندین جار دەستکاری کراوە لە پێناویەوە ینی ئەوێ هەتایە وەکو سەرۆشی هەرێم بێنێتەوە ئەمەش پێچەوانەی ئەو
سیستەمەیە و ئەو یاسانێکی لە کوردستانە هەمانە لەبەرەوە بۆ کە نەیانتوانیوە بمێننەوە ئەم ڕەوشیان دروست کردووە کە ڕەوشێکە لە نێوان یان من یان تێکچوونی سەقامگیری. باسی شتێکت کرد زۆر جار ئەوە لە سزای زۆر بڵین لایەنە سیاسەکان و کەسایەکان ژەوتێت بەراورد دەکەن یان هەموو کاتێ بەراورد دەکەن بەراورد لە نێوان وڵاتانی ڕۆژاوا کە پێشکەوتون لە سیستەمی سیاسی خۆیانە بەرامبەر لەگەڵ ئێرەدا ئەم بەراوردە تا چەند ینی جەنابەت بە دروست ێزاری لە کاتێکا تۆ باز لەوەکەی کە هۆکارێک یان بەشێکی زۆری هۆکارەکان کە تا ئیسا هەموو هەوڵەکان بۆ یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان لێرە بن بەس گەیشتەوە بۆ جۆرە لە جۆرەکان ئەوەیە کە دامزراوی یاسایی ڕێزی لە ناگیرێ و دەستور نییە. خۆی کێشەکە ئەمەیە ئەگە تۆ دەستورت هەبێ هەموو شتەکان مؤسساتی بێت و ڕێک و پێک بێت کەمتر کێشت بۆ دروستە بێت بە تاکید لێرە ئەوە نییە بۆی کێشە دروست بوو کەواتە ئێمە هەر بڵین نادەم دەستورمان نیە و دامزراوەمان لە جێ پێویست و لە ئاسی پێویستانی تر هەرە بێ وابین. بەڵێ دیارە من خۆم دیدی من وایە بەراوردکردنی کوردستان بە ئەوروپا یاخود ئەمریکا کە مێژوویەکی تایبەتی هەیە. ئەوروپا بە ڕێنیسانسە بە چاکسازی ئاینیە بە قۆناغی ڕۆشنگەری شۆڕشی پیشەسازیە چووە و فۆرمێک لە دیموکراسی لیبراڵی هەیە. زۆر جیاوازە لە مێژووی ناوچەکەی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە دوجار ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئاژین بەڵام ئەوەی من وەکتم وەکو پرنسیپ وایە وەکو پرنسیپێکی ماتماتیکی یاخود بیرکاری وایە چونکە هەموو ئەو ڕژێمانەی کە نادیموکراتین چەندە سەقامگیری تیابێت لە بنەمادا ئەگەری هەیە لە هەر دقەیەکە ئەو ڕژێمە ڕوبەڕووی قەیرانی قوڵ بێتەوە بینیمانێ. ئەمە لە 2011 لەم ناوچەیە کۆمەڵێک وڵات هەبوون کە بەڕووکەش زۆر سەقامگیر بوون بەڵام لە ماوەی چەند مانگێکە بەشێکی زۆر لەو ڕژێمانەیان سەرۆکەکانیان دەستیان لە کارکێشەیان لە وڵاتەکان هەڵهاتنیان بە زۆر دوور خرانەوە لەکان ینی پرنسیپی وەکو پێم وتی پرنسیپی سەقامگیری یاخود ئاشتی سیاسی چکە لێرەیە ئێمە بێ پێم وایە هاوکشەکە گەورەتر لەوەی پارتە سیاسەکان ینی تەنها پەیوەندی بۆ نییە کە ئێستا لە کوردستان چی گوزارێ بۆیە من یەکەم جار بەو پرنسیپە دەستم پێ کرد بەڵام ئەوەی کە ئێمە دەستوری یاسامان هەبێ هەموو شتێک یاخود سیستەمی با بڵێن دامەزراوی دیموکراتیمان هەیە هەموو شتێک بە پێی ئاشتیێکی جێگیر بڕوات ئەمەش دیسانەوە هەڵەیە چونکە کاتێک یاسا گرنگە کاتێک دەستور گرنگە کاتێک دامەزراوەکان گرنگە کە تۆ ڕێزیان لێبوری کە ئێستا ڕێزی لێ نەگیراوە بۆیە لەم ڕۆژایە دەستخۆش بێگەڕێم وڵات کاک بڵاوێ ملای بەڕێزت هۆکار چییە ئەو ململانیانە هەر بەردەوام بێت ینی گومان ناکرێت بەوەی کە هەر هێزە لە هێزەکان لە سوود و قازانجێتی بەو شێوە بمێنێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە ئەبێ جیاوازیە بکەین لە نێوان ململانێ و ناکۆچی و مەسەلەی ئاشتی. ململانێ و ناکۆچی شتێکی سروشتی و طبیعیە چ لە کۆمەلگاکانە حتا لە سروشتیشە ینی سروشت هەر خۆی لەسەر بنەمای ململانێ و ناکۆچی دروست بووە ینی تۆ بتەوێ هەماهەنگیەک و یەک ڕەنگیەک دروست بۆ شتێکی ناسروشتیە. کۆمەلگای تەندروست دەوەی کە ململانەی تایە بەڵام ئایا ئەم ململانەیە بە شێوازێکی ئاشتیانە ئەکرێ یا بە شێوازێکی تونوتیژانە ئەکرێ. مێژووی بەشەری بە شێوازە تونوتیژەکە تێپەڕیەوە ینی کۆمەلگاکانی ئەوروپا و ڕۆژئاوا ئەزمونێکی گەورەیان کرد لە مەسائیلی ململانێت تونوتیژی و ئەوانە بەڵام گەشتین بە چی گەشتین بە مەسەلەی دیموکراسی داهێنانێکی مێژووی گرنگی بەشەریە بۆ ڕێخستنی ناکۆچیەکانی نێوان هێزەکان لە کۆمەلگایەکە. کۆمەلگاکان فرەهێزن فرەڕەنگن بە تایبەتی ئەو کۆمەلگایانی کە فرەهێز و فرەڕەنگن پێویستیان بە سیستمێک هەیە پێویستیان بە فکرە و بە داهێنانێک هەیە کە چۆن ئەم ململانیانەی پێڕێکخەن کە لە چوارچێوەیەکی ئاشتی خوازانە بێت. دیموکراسیەتمان هەیە بۆ ئەمە لەبەرەوە ئێمە کێشەکەمان لەگەڵ بوونی ناکۆچی ململانیان نییە ئێمە کێشەکەمان لەگەڵ شێوازی بەڕێوەبرد ئەسڵەن خۆی کێشەکە لەوایە کە لایەک لە لاکان ئەوێت ئەم ناکۆچیە نەمێنێت و هەموو شتێک بۆ شێوە بڕواکە ئەوەیەوێ زۆر جاریش ئەم خیتابەوەک و خیتابێکی وەعزی ئەدرێتەوە بە خەڵک کە با ناکۆچی نەمێنێ ململانە نەمێنێ ئەو ئەمریکا ئەوروپایی کە نمونەی ئێستای بەشەریەتن لەوەی کە خەڵک چاوی لێکە پڕێتی لە ململانێ و ناکۆچی یعنی ئەم ناکۆچی و ململانێش لە بەرژەوەندی ئینسانی ئەو وڵاتانە تەواو بووە. تۆ پێ دوایە ناکۆچی ململانەکان لێرە بە پێناسەیەکی کوردیە بە شێوازێکۆچیمان ڕێک نەخستۆ لەسەر بنەمایەکی دیموکراسی و نامانەوێ یاسایەک هەبێ ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر یاریەکیش بکەین ئەبێ یاسایەکمان هەبێ و ئەبێ لەسەر کۆمەڵە قەواعید ڕێککەوت بین. لێرە لە کوردستان هەمیشە ڕێککەوتنی حیزبی
هەوڵ دراوە بە ڕێکەوتنی حیزبی کە ئەمە طبعاً پەیوەندی هەیە بەو تێڕواینە کلاسیکیەوە کە بۆ ئاشتی هەمانە ئێمە پێمان وایە ئاشتی ئەوەیە کە من و تۆ بێدەنگ بین هیچ نەڵین قسە نەکەین ئەوەی خوایەوێتی بیخۆین ئەمە وا نابێت کۆمەلگا بەم شێوە بەڕێوە ناچێت ئەگەر سیر بکەین هەتا 2023 کۆمەلگا بەم شێوە بەڕێوە ئەچوو تەنانەت تا ئیتفاقی استراتیژیش بەم شێوە بەڕێوە ئەچوو یعنی پرسیارەکە بۆ نمونە ئەمەیە بۆچی اتفاقی استراتیژی پارتی وێژێتی نەیتوانی کۆمەلگای کوردی بخاتە سەر ڕێڕەوی مثلەن ئیشکردنی سیاسی لەبەرەوەی ئەم اتفاقێکی حیزبیە هەر ئێستش کە داوای اتفاقی حیزبیە کرێ داوای اتفاقی حیزبیە کرێ لەسەر پلە پۆست یعنی مثلەن بۆ نمونە بۆچی هەموو ئەو هەوڵە ئاشتەوایانەی کە ئەدرێ لە نێوان بۆ منە پارتی و بزوتنەوەی گۆڕانە بۆچی سەرکەوتو نابێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە لەبەرەوەی هەمووی بە تێڕۆنە کلاسیکیەکە بۆ ململانێکە ئەڕوانێ و چارەسەری کلاسیکیانەی پێیە پێی وایە کە بزوتنەوەی گۆڕان و پارتی کێشەیان هەیە لەسەر کۆمەڵێ پلەپۆست و ڕێکیانەخا بە کۆمەڵێ پلەپۆست بەڵام من گەشتبینیەکەم بەم ناکۆچیە ئەلەویایە کە ئەم ناکۆچی ئێستا هەیە وەکو ناکۆچیەکانی پێشتر نییە ناکۆچیەکانی پێشتری پارتی وێژێتی لەسەر پۆست بوو یعنی وازحە یعنی ئەمە هیچ لایەنداریکی تیانە لەسەر پۆست بوو بۆیە بە پۆست ڕێکخرا بەڕێز مام جەلال کرا بەسەر کۆماری عێراق بەڕێز مەسعود بارزانی کرا بەسەرۆکی هەرێم بۆ ماوەیەک ئەم ململانەیە ڕاوەستا پۆستەکان دابەش پێوانە سەر پۆز نییە ئێستا ئەگەر لەسەر پۆست بواە دەمێک بۆ حەل بوو مەسەلەن چۆن ئەگەر لەسەر پۆست بواە سەرۆکی پەرلەمانی کوردستان با ئەلف نەبێ ما مەحموو نەبێ کەریم بێ مەسەلەن یعنی ئەم نەبێ ئەو بێت یعنی واضحە گە تۆزە بیری لێ بکەینەوە هەستەکەین کە ئەم ململانەی ئێستا من ئەمە بۆ تەشخیصی نەخۆشیەکە ئێڵێم لەسەر پۆز نییە بۆیە لەسەر کۆمەڵێک لەسەر چییە لەسەر ئەو شتەیە کە کۆمەلگای کوردی پێویستێتی کۆمەلگای کوردی ئەگەر ئێوێ تا 500 ساڵیکە بژی ئێوێ تا 100 ساڵیکە بژی ئێوێ هەبێ لە ناو ململانە سیاسەکانی ناوچەکە و نێودەوڵەتیە ئەبێ یا سیستمێکی هەبێ لەسەری بژی زۆر خەتەرە کە هەرێمی کوردستان سیستمی نەبێت یعنی بێ سیستم بێوێ ژیانی سیاسی بەڕێوە بێت ئەو ساڵانە کەم نین کە بەبێ سیستم گوزەراوە ئەخرەوە گوزەران نەبوو سەیر بەچی گەشتێت ئەمە هۆکار چییە مەبەستەکان نەویستنە وەکو سەرەتای پرسیارێکیش باسم کرد نەویستنە یان ئاها زۆر جار مامۆسا هینێک هەیە ئارامیەکی ڕووکەش هەیە کاگوشێر باسی مەسەلەی بەهاری عەرەبی کرد زۆر جار من لە نووسینیشە و لە بەرنامەشە جەختم لەوە کردوێتەوە دەوڵەتانی عەرەبی تەمەنیان زۆر کەمە یعنی ئەگەر سەیری ڕۆشتنی ئیستیعمار و دروستبوونی دەوڵەتی عەرەبی 50 ساڵێکە بەڵێ هەر دەوڵەتی عەرەبی هەر دەوڵەتی عەرەبی خۆی شکستی هێنا ئەم دەوڵەتێکی ئێستا کورد ئێوێ لەسەر شێوەی دەوڵەتی عەرەبی دروستی کە کورد ئاگای لەوە نییە کە ئەم دەوڵەتە شکستی هێناوە ئەوە تا بەهاری عەرەبی لە سووریا بەچی گەشتووە یعنی ئێستا کوردی کوردستانی عێراق زۆر خۆشبەخترن لە خەڵکی سووریا بۆچی لە بەرەوەی خەڵکی سووریا لە با بڵێن ئارامیکی ڕووکەشا بوون بەڵام ئەو ئارامیە تەقیەوە کەس نابێ بڵێ بەهاری عەرەبی غەڵەتێک بوو لە مێژووە غەڵەت و ڕاست نییە لە مێژووە نەتائیج هەیە ئەسباب هەیە و نەتائیج هەیە سەبەبی ئەم هەموو کێشەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەنی سیستم نییە خاوەنی کۆمەڵێک عایلن کە دەسەڵاتەکانە بن بەڕێوە کۆمەڵە شەخص بە ڕۆشنی معەمەر قەزافی لیبیا بوو بە یعنی هەمووی تێکچوو بەسەریەکە بە ڕۆشتنی بە هەوڵدان بۆ لابردنی بەشار ئەسەد سووریا تێکچوو بەسەریەکە بە ڕۆشتنی سەدام حوسێن لە عێراق سەیری کەچی بەسەر هات لەبەرەوە ئێمە ئەگەر ئەمانەوێت لەسەر بنەمای ڕێککەوتنی کاتی وڵات بەرین بەڕێوە ئەوە ئەبێ بزانین هەمووی 5-6 ساڵ جارێ ئەبێ دیسانەوە بکەوینەوە ناو ململانێ و ناکۆچێکی قرس لەبەرەوە ئەم ناکۆچی ئێستا هەیە گرنگەکەی لەوایە ڕێککەوتنێک بکرێت طبعاً من ڕێککەوتن بە گرنگە زانم بەس ڕێککەوتن لەسەر چی ئەمە قسەکەیە ڕێککەوتن لەسەر سیستم زۆر مهمە لە قۆناغێکان ململە ئەگەر اتفاقی استراتیژی پارتی وێچەتی لەسەر سیستم بواە ناگەشتین بە ئێستا لەسەر سیستمێکی دیموکراتی بەڵام خۆتە زانی اتفاقی استراتیژی لەسەر پۆست بوو هەرکە هێزێکی تر دروست بوو لە هەرێمی کوردستان هەرکە بزوتنەوەی گۆڕان دروست بۆی اتفاق هەڵوەشایەوە بە واقعی هەڵوەشای یعنی نەک بۆی کە خۆیان بڵێن هەڵوەشای هەڵنەژای لەبەرەوە ئێمە ئێستش ئەگەر هەر کۆمەڵە هێزێک کە ململانێ ئەکەن لە ڕاستیە ئەگەر لەسەر پۆست جارێککە ڕێبکەونەوە ئەوە ململانەکان تەجیلەکەن بۆ جیلی داهاتوو لەبەرەوە ئێستا ئەگەر ڕێککەوتنێک هەبێ ئەبێ ڕێککەوتن بێ لەسەر بەرقەرارکردنی یاسا بەرقەرارکردنی سیستم دروستکردنی سیستم و من گەشتبینیشم بەڕاستی نزیک بووینەتەوە لەوە ئەم هەموو ناڕەزایەتی لە هەرێمی کوردستان هەیە خەڵک پێی وا هەندێک خەڵک پیان وایە جۆرێک لە بێهیوایی دروست کردو وانە
ئەسڵەن جارێ خۆی بێهیوایی ئەبێ دروست بێت لە چی لەوەی پێشوو کە هەیە تۆ تا لە شتێ بێهیوانەبی چۆن شتێکی تازەیەنیتە بوون ئێمە بێهیوا ئەبێ ببین لە پەرلەمانی پێشوو ئەبێ بێهیوا بین لە سیستمی پێشوو یعنی کا یاقوب ئێستا هیچ شتێ شەرعیەتی نەماوە بەڕێی من ئێستا هیچ شتێ شەرعیەتی نەماوە شەرعیەت یعنی چی شەرعیەت یعنی ئەوەی کە ئەکتیڤ بێ ئیش بکە خۆ شەرعیەت ئەوە نیە لەسەر نەس نووسرابێتەوە و شەرعیەت دوو شتە هەم نەسە هەم پراکتیکە ئەوەی کە بە پراکتیکی هیچ مستەمسەکێکی نییە بەڵێ پێی ناوترێ گەڕانەوە بۆ دووە نەخێر من پێم وایە بچوونە بەرەو پێشەوەیە ینی لەما لەوە چه پێچوانە زۆر باشە دواتر چوونە پێشەوەی بۆ چونکە ئێمە ئاعترافمان کرد بۆی کە ئەوەی پێشوو هەبوو ئەوە هەمووی زەیف بوو هەمووی شتێکی هەڵخەڵەتێنەر بوو خەو بوو کورد خەوێ بینی وایزانی دەوڵەتی حکمڕانیە کاکە هیچ نییە ئەوە تا تۆی بەسیترین ناکۆکی هەر ویسترا سەرۆکێکی هەرێم بۆ نمونە 2 ساڵی بۆ درێژ کرابەوە یان تۆ سێری ئەم عقلیەتەکە پێی وایە بە 2 ساڵ درێژکردنەوە کێشەکان حەلە بن بەعکسەوە بە 2 ساڵ درێژکردنەوە گەورەترین کێشە دروست کرد لە هەرێمی کوردستانە من ڕخنێکی زۆر استراتیژیم لە یەکێتی نیشتیمانی هەیە یەکێتی نیشتیمانی لەو کاتێک کە ئێمە بەرەو پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمە ڕۆین لە 2013 تەمان خەڵک زاکیرەی زەعیفە یەت نایاڵێ هەڵبژاردن بکرێ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان نیانێژ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم لە 2013 بکرێت بەچی بە درێژکردنەوەیەکی هیچ مبەڕری نەبوو هیچ پێویست نەبوو طبعا لە ئێستاە لەوە چی ئێمە لەوە تێ بگەین کە لەوانەیە درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکێرم شتێک مبەڕری هەبێت چونکە تۆپەکان خستۆتە ناوەڕاستی ساحەکەڵێن 2 ساڵ ئێم دوای 2 ساڵە چی بکەین هەر بۆیە کەس بۆی حل نەکرا نەکاک نەشورا مستەفا بۆی حلکرا نەکاک مەسعود بۆی حلکرا نەکە مامجلا بۆی حلکرا بۆ چونکە وەکوڵێ بەردێکیان خستبوویە ئاوەکەەوە کە بە هەموو زاناکان دەرنەهات ئێستا گەشتوونەتە خاڵی سفەر ببوور هەر ئەمە تاواکەم پێویستە لە خاڵی یەکەوە دەست پێ بکەینەوە خاڵی یەک پێویستە بەرقرارکردنی یاسا بێت باوەڕکردنی ڕاستەقینە بێ بە دیموکراسی هیچ مەجالێکی تیان نەماوە ئەوەی لە دیموکراسی ڕاکە خۆی زەرەر ینی لە کاتێکە قەنەعەت هەبێ بە گەڕانەوە بۆ خاڵ یەک دەست خۆش بێ کاگەژە ینی ئێستا خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ناڕەزایەتیشی چۆنەڵە کێبکراوە و بێدەنگکراو هەیە بە جۆرێک لە جۆرەکان ینی هەموو زۆرێک وەکو سابلاش باس کرد ڕێگە و شازەکان تاقی کراوە ئێستا خەڵک لەوە چێ قەنەعەتی بەوە بێ کە ئەترسێ هەموو کاتێک ترسێ لە هینە هەیە ینی چۆنەڵێ لە زاکیرا و لە زیهنیا هەیە کە پێچێ خراپتر ڕوو بدات خراپتر ڕووەدا ینی قەنەعەتی وایە خراپتری شەبێ لە دوای ئەمە هۆکارێکە بۆی کە دۆخی هێشتۆتەوە بەو شێوە و لایەنەکانیش بە ڕێژەی جیاواز سوودیان لەو دۆخە بینیوە لە دۆخی ئەو لایەنە دۆخی خەڵک تێگەشتنی خەڵک بۆ ئەو بابەتە ڕای جەنابی لەسەرەوە وەکو زەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەت وەکو هاوڕێیان نموتیان بەڕاستی ئێمە بێ سەیری واقعی ئێستای کوردستان بکەین لە ئێستای کوردستانە بەرەیەک هەیە دژی کاراکردنەوەی پەرزەمانە بەرەیەک هەیە با بڵێن لەگەڵ یاسایە لەگەڵ جێبەجێکردنی یاسایە لەگەڵ ئەوەیە کە دام و دەستگا دەنگ پێدرا و هەڵبژاردراوەکان کە لە ڕێگای هەڵبژاردنێکی پاک و منافەسەیەکی شەریفانەی دیموکراسیانەوە هاتوون بەرەیەک هەیە ئەوێ ئەمە کارا بکرێتەوە بەرەیەکیش هەیە دژگەتی واقعەکە هەیە لە کوردستانە ئەم بەرەی کە دژی ئەو دەسەڵات هەیە وەکو هاوڕێیانیشی وتیان لە بە 2 ساڵ درێژکردنەوەی تەمەن بۆ سەرۆشێک کە بەڕاستی کە کاتی بەسەرچوو بوو ئەوەی تر گۆمەکان لێڵ کرد ئەوە هۆکارێکێتی بۆ ئەو ناسەقامگیری سیاسی واقعی کە هەیە ئەوە هۆکاری گەورەتریش هەیە لە کوردستانە بنەماڵە هەیە بەڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی هەمووی ئەگەڕێتەوە بۆ بنەماڵە لە حیزبەکانە بە تایبەتی لە دوو حیزبی یەکەمی ئەو دەسەڵاتدارە گەوری کوردستان چی عفوچی هێشێتی و چی دێ پارتی دەسەڵاتی بنەماڵین دەسەڵاتێکن ئەوین کە لە دەسەڵاتێکی هەڵبژێراوی ئەوروپای وڵاتانی ئەوروپا بچن لە دەسەڵاتێکی میسر و سوودان و نازان ئەم وڵاتە عەرەبیان ناچن دەسەڵاتێکە ئەوەی کە ئێوە کۆپی ئیمارات کاتەوانەوەی کە ئێمە ئەمانێ ئەی بینین ئەوەی کە ئێوە کۆپیەکە کە هەر خەڵک بڵێ ڕاستە تۆ حەقی ئەوەت هەیە ئەوەی کە لەگە خەمی ئەوەیە کە بۆی درێژکرێتەوەی لە خەمی ئەوەیە کە دەسەڵاتێکی بنەماڵی خۆ ئەوە لە خەمی ئەوەیە نیە کە یاسا سەروەر بێ ئەوە لە خەمی ئەوەیە کە بەڕاستی کوڕەکەی خۆی لە دوای خۆی جێگر بێ ئەوە لە خەمی ئەوەیە نییە ئەم میلەتە چیەوێت تووشی چی قەیرانەکە بێ ئێمە ئەگە سەیری راپۆرتی نەتەوەیەکەکان بکەین زۆرترین ڕێژەی ئاوارە لە وڵاتی ئێمەیە زۆرترین ڕێژەی نەخوێنەواری زۆرترین ڕێژەی پاککەوتنی خوێندن زانکۆکان پەشیان کەوتووە هەرچی سێکتەرێ لە کوردستان سەیرێکی خزمەتگوزاری ئاو کارەبا ئەم حکوومەتێکە لەمە ئەم مانگی حوتەیە 25 ساڵ بەسەر ڕاگەیانیا تێپەڕی
لە کاتێکە حکوومەتە نەیتوانیوەکە کارەبا بۆ دوو شاری بچووک دابین کە ئەگەر هەر هاوڕێیەک لە وڵاتێکی دەرەوەی بینی بێت لە بابەت هەر درا وڵاتە دراوسەکانمان لە بابەت ئێران لە بابەت میسر لە بابەت تورکیا لە هەر وڵاتێک ئەگری ینی ئەوانەی کە ئێمە هەمانە ئەوان بە ڕۆژە توانیوانە دابینیکەن بەڕاستی ئەمانە ئێمە نازانم من ئەگەر مستەڵەحەکە ڕاست بێ نازانم ناویان بلێکی بنەماڵێکی تەواویژنی ئەمانە کەسانێکن کە نەخەمی وڵاتەکەیانە نەخەمی میلەتەکەشیانە کەسانێکن خەریکی بەپێی تازەترین راپۆرتی شەفافەتی نێودەوڵەتی عێراق و هەرێم لە وڵاتە گەندەڵەکانن لە ڕیزی هەرە پێشەوەی بە سوودان و دوسێ وڵاتیکەمان لە پێشەوەی بەداخەوە ینی کوردستانی ژەگرێتەوە ئەوەی کە ئێمە سەیری کە ڕۆژانە ئێمە تەقاری لەبارەی ئازادی ڕادەربڕینەوە لەبارەی شەفافەتی نێودەوڵەتیەوە لەبارەی ڕێزگرتن لە ڕای تایبەت لە جێبەجێکردنی پرەنسیبەکانی دیموکراسی ئەوەی ئەم دەسەڵاتە هەوڵی داوە ئەمانە ناشریم کە نەیتوانی وێنەی خۆی جوان بکە دەسەڵاتێک ئەبوو لە ماوەی ئەم 25 ساڵە لە خەمیەوە بکە وێنەی خۆی جوان بکە لە دەرەوە لە ناوە لەگەڵ ئەوە بکە کە ئاش بێتەوە لەگەڵ خەڵکی خۆی ئێستا ئەم قۆناغێکی ئێسامێت هەیە قۆناغێکە بەڕاستی من قەناتم وایە خەڵک ترسی شۆنگە نەماوە ئێستا ئەگەر سەیتۆڕە کۆمەڵاتەکان خەڵکانێکی زۆر ئەکتیڤ زۆر چالاکمان هەیە ئەو ترسنەوەکەشمان نییە کە خەڵک نەتوانێت قسە بکە ڕاستە هەن خەڵکانە ترس بەشێکە لە کەینونەی ئینسان ئینکاری ناکرێت بەڵام ئێستا هەمان حاڵەت هەیە کە لە بەهاری پێش بەهاری عەرەبی لە میسرا ئەبینرا چۆن کۆمەڵە گەنجی چالاک کۆمەڵە گەنجی ئەکتیڤ لە ڕێگای فەیسبووکە کە هەندێک لە ئەوانە ناوی بەهاری عەرەبیان شۆڕشی فەیسبووک ئێستاش ئێمە کۆمەڵە گەنجانمان هەیە لەناو هەموو حیزبەکانە ڕازی نییە حیزبەکەی تەنازولات بکە ڕازی نییە حیزبەکەی سازش بکە بەڕاستی ئەم کۆمەڵە گەنجە من ناوێن نانێت بەڵە ترس هەیە ترس بەشێکە لە کەینونی هەموو ئینسانە بەڵام بەڕاستی خەڵکی ئازایە خەڵکی ڕۆژنامەنووسی لێ هاتوومان هەیە نووسەری چاکمان هەیە بەڵام ئەوەی بەڕاستی کە نەگەیشتنەوەی بەڕاستی دەسەڵاتەکانی بەرامبەریان زۆر بەهێزە یەکێتی و پارتی بە تایبەتی ینی لە ئەوەی کە خۆیان بەهێز کردووە سیستەمی دیموکراسی و ئەوەی کە پێی بڵێ جوانکردنی سیستەمی ئەزمموی کوردی بەڕاستی لە هەوڵیانە بوون بەداخەوە دابشکاری جوگرافی تا چۆن کاریگەری لەسەر ئەو ململانێ و ینی تونکردن و تۆقکردنەوەی ململانەکان هەیە و نەگەیشتنە چارەسەرێک بەڕای تۆ ئەو دابش بوونە جوگرافی کە لە پێشتر و ئەگەر ورد بیتەوە زۆر پێشتریش هەر بووە بە تایبەتی لە کاتێکا لە پشت هەرێکی لەم بەشە جوگرافیا جیاوازان و کە لە هەرێمی گورزانی عێراقدا هەیە هێزێکی نێودەوڵەتی چۆنەڵە پاڵپشتێتی و بە جۆرە لە جۆرەکان ئاراستەکەرێتی بمانێ نمانەوێت ئەوە حەقیقەتە ینی لە ساڵی هەفتاهۆشتاکانەوە ئەو پێشتریش لە بە مێژووی کووردا بچیتە خوارەوە کتێبە مێژووی تاریخەکان دیراسە بکەیت ئەو دابشکردنار هەبوو ئێران و تورکیا ڕۆڵی کاریگەریان هەبووە لە دیاریکردنی ئاڕاستی حیزبەکانە دوای ئەوە کە با زۆر نەگەڕێنە دوا بۆ مێژوو دوای نەوەتەکان کە شەڕی ناخۆ لە بینیەتی و پارتیا دروست بوو کتێبێک هەیە کتێبێکی ڕۆبرت وۆڵسن کتێبێکە لە ساڵی 2002 لە هەولەر تەرجەمە کراوە کە نووسەرێکی ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە باسی هەموو قۆناغ بە قۆناغی ئەو شەڕی ناوخۆیانە کە لە ساڵی 1994 تا 2007 لە بینیەتی و پارتیا جیسا و ڕۆڵی تورکیا و ئێران لەو بینەیە ئەو بە بەڵگەوە کە خۆی ڕۆژنامەنووسێکی ئەمریکی و لە کەناڵە جیاوازەکانی ڕۆژنامەی میدیاکانی ئەمریکا کاری کردو بە بەڵگەوە ئەی سەلمێنە کە لەو کاتەوە تەرازوی هێزی زۆنی سەوز بەلای ئێرانە شکاوەتەوە زۆنی زەردیش بەلای تورکیا شکاوەتەوە این کاری ناکرێت فعلا و ئێستاش کاریگەریان هەیە لەسەر کاری تورکیا ئێران ڕۆڵی گەورەیان هەیە ئێستاش بەڕاستی ئەوەی کە ئێمە بینین بەداخەوە ئەمە زۆنی زەرد و زۆنی سەوز زیاد تۆق بووەوە کاڵ نەبووەوە حکوومەتی هەرێم لە ماوەی ئەم کابینی هەشتاکە کە کابینەیەک بوو خەڵکی کوردستان ئومێدیان پێ بوو کە ئەوە کاڵ بکاتەوانێت جیاوازی بینی شار جێ بکاتوانێت زۆنی زەرد و زۆنی ئەوە کاڵ بکاتەوە بەڕاستی نەیتوانی کاڵکاتەوە تۆختریش بۆتەوە ئێستا هەتا ئێستا ئەوە هێزی پێشمەرگە هێزی هەفتاهۆشتاکە خۆیان ئەیانگوت یەکێکینەوە یەک نەخراوەتەوە یعنی ئەو دابشبوونە جوگرافی ساڵی ئەتوانی بڵێ هەمان دابشبوون و هەمان ئەوەیە انشقاق و جیابوونەوەی کە لە ساڵی 60ەکانەوە هاتووە بەرەی ئەوە باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ باڵی بنەماڵی بڵێ جەلالی و مەلای یا دوای مەکتەبی سیاسی و پارتی هەمان دابش بوون ئێستا تۆختر بۆتەوە کاڵتر نەبووەوە دەستخۆش بێگەڕێم و لای بەڕێسان کاگە هۆشیار بێم و لای بەڕێزت لە کاتێکە ململانەکان گەیشتبوونە تاڕادەیەک لووتکە ململانە سیاسیەکان لەم کاتە یەکسەر یان بە شێوەیەکی بەڕادەیەک بڵێن چاوەڕوان نەکرا و پرسی ڕفراندۆم دێتە ناوە بابەتێکە دێتە ناوە لە کاتێکە ینی ئومێد وا بوو لایەنەکان بگەن بەیەک و بە جۆرە لە جۆرەکان سازان بێتە ئاراوە بەڵام ئێمە سیرکەین ئەم بابەتە کە هێنرایە ناو واقعەکەەوە بابەتی ڕفراندۆم
ئەوەی تر شەقامی کرد بە دوو کردەوە ئەوەی تر لە سیاسەکانی ئەگەر درزێکی شەو بێ لە بینێوانە ئەوەی تر زیاتری کرد ئەمە چارەسەرە بەڕای بەڕێزت یان سربەخۆیی کە دواتر بە دوای ڕفراندۆما بێت ئەم کێشانە بە تەواوەتی ئەگەیەنێتە حاڵەتێکی کە بەڵێ دیارە ئێستا ئەتوانی بڵێ بەدەیان پرسی جیاجیا هەن هەموو تێکەڵ کراون من پێم وایە بۆ ئەوەی بەرچاومان ڕوون بێ و بۆ ئەوەی بتوانین باشتریش گفتوگۆ بکەین و شیکاری بۆ بکەین ئەبێت جیانکەینەوە ئێمە ئەم ئەزمموی 25 ساڵی کوردستانە و هەتا هەڵبژارین 2009 کە بزنەوەی گۆڕان دروستە بێت دیک هەبوو بۆ سیاست کە یا ئەبێت ڕێکەوتنامەی استراتیژیمان هەبێ یا ئەبێت شەڕ بکەین یعنی ئەو ڕێکەوتنامەی استراتیژیە کاک عەبدوڵڵا باسی کرد بۆ ئەوە بوو کە یەک ڕێگە لە شەڕەکە بژیرێ ئەمە چییە لە ڕێگەی ئەوەی کە چۆن سەرۆت و سامانەکە دابشکێنەوە کە شەڕی ناوخۆ لە بنەمادا لەسەر ئەوە بوو لە دوای 2009 ئەم دیدە گۆڕانکاری تێدا کرا کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئەو کاتە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتوو بوون بە ئۆپۆزیسیۆنی سیاسی کە نەخێر ئێمە ئەتوانین ململانەی سیاسی بکەین لە پەرلەمانی کوردستان لە جاتیەوەی لە شەقامەکان و لە شارەکانە شەڕکەین لە جاتیەوەی شەڕی ناوخۆ بێچینە پەرلەمان لە پەرلەمانە شەڕەبۆکسیش هەبێت مێزیش بگرینە یەکتر هەر شتێک باشترە تا ئەوەی کە ئەم شەڕە لە شەقامەکانە ڕووبدات و شەڕی ناوخۆی ئەمە یەکێکە لەو شتانەی کە بووە بە گۆڕانکارێک بۆیە ئێستا ڕەنگە هەمان حەز هەبێ بۆ ئەوەی جاریشی کە لە ڕێگەی چەکەوە هێزێک خۆی بسەپێنێ بەڵام ئەو بنیادە گۆڕاوە ناتوانێت ینی هەم لە ڕووی ناوخۆیەوە هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمە لایەنێکێتی لایەنێکی دیکەی ئەوەیە ئێمە ئەگەر ئەمانەوێت دەوڵەت دروستکەین ئێمە ئەمانەوێت ڕیفراندۆم بکەین ئەمە بۆ کەسێک نییە دیارە ئێستا بەڕێز مەسعود بارزانی سەرکردایەتی ئەم ماکە کە ئەڵێ من ڕیفراندۆمەکەم و دەوڵەت دروست دەکەم و ئەو قسەشی ئەوانەیە کە ئەمە بۆ یەک کەس نییە بۆ نمونە یەک حیزبی سیاسی نییە بەڵام لە بنەمادا تەنها بۆ خۆیەتی و هیچ بەرنامە و استراتیژیکی دیاریکراوە و ڕوونیشی بۆ داننراوە لە ڕووی ناوخۆییەوە خەڵکی کوردستان ئەزانی ئەوەندە ئێستا من پێم وایە ڕەنگە هەندێک خەڵکە بێکە ئێمەش دانیشتنی قسەکەین بەڕاستی تااقەتی نەبێ ژێبری بخاتە سەر کەناڵێکی تر سەری شتێکی کاپۆت بۆ چونکە ئەوەندەی بیستووە کۆبوونەوەی باشکرا ئەوەندەی بیستووە ڕێکەوتنامەی باشکرا ئەوەندەی بیست باسی گەشتبینی کراوە ئەوەندە شتەکان بووە بەڕۆتینی ئێستا ئەگەر بابەتێکی زۆر جدیش هەبێ وەکو ڕیفراندۆمەک و سەربەخۆیی خەڵک تەقریبەن کوردی خۆمانێ لاقەتی پێەیە چونکە ئێستا خەڵکی کوردستان لە ڕۆژێکی ئەجگار خراپایە لە ڕووی داراییەوە ئەوە چەند ساڵێکە ڕۆژەکە بە تەواوی تێک چووە بەهۆی ئەوەی پەیوەندەکان لەگەڵ بەغدا تێک چووە و بودجە لە بەغداوە نەهاتووە لە هەمان کاتە لەبەرەوەی ئەو داهاتی لەناو خۆ هەیە ڕوون نییە ینی موچەی هاوڵاتیانی کوردستان فەرمانبەران مامۆستایان هەموو بەشەکانی کە لە 2014 گۆڕانکاری بەسەر نهاتۆ لە کاتێکا نرخی نەوتبوون زیادی کردووە ینی خەڵک لەم کاتەیە کە نان نەبێ بیخوا بیر لە ئەمڕۆ بیر لە سبەینێ بکاتەوە یا کە چی هەبێ بۆ نەسبەینێ پێداویستی مناڵەکانی چۆن دابین کات ئەم بابەتانە گرنگی خۆیان لەدەستداوە کە ئێستا من پێم وایە بەشێکی زۆر لەو ڕەخنانە هەیە لایەنێکی گەورەی پەیوەندی بەوە هەیە ئەم بڕیارە بە تاکڕەوی دراوە لە کاتێکە ئەمە پێویستی بەوە هەیە جگەلەوەی پەرلەمانی کوردستان ڕۆڵی تێ هەبێت کە ئێمە یەک تۆز گرنگە لەسەر ئەم عەقڵیەتە بوەستین ئەم عەقڵیەتە عەقڵیەتێکە هی سەدەکانی 14 و 15ەیە کە تۆ 25 ساڵ دوایەوەی پەرلەمانی هەیە ئەم پەرلەمانە قوفڵەیە دەی لیژنەیەک دروستەکەی کە خەڵکی کوردستان تەجروبەیان لەگەڵ لیژنەشە ئەوە وایە کە لە ڕابردووە نوت ئەزمموی ساوە هەر شتێک لیژنەی بۆ دروستکرابێ هەر خودی بارزانی بەدەیان لیژنەی دروستکرۆ بۆ چاکسازی بچووکترین چاکسازی نەکراوە باشە ئەمە گاڵتەجاریە ئەمە گاڵتەجاری بابەتەکەی گرنگتر نییە لەو پرەنسیبانەی لەو ئەمڕازە و وەسیلانی کە دەستی بۆ برێت من با نمونەیەک بێنمەوە پێم وایە ئەمە بتوانێت پرسی ڕیفراندۆم سەربەخۆی ڕوون کاتەوە لە ئەمریکا لە 1965 بۆ یەکەم جار لە بۆستن کە ئەو کاتە ئەمریکا لەژێر دەسەڵاتی بەرەتانیا بوو پێکدادانێک دروست بوو لە نێوان خەڵکی شاری بۆستن بەرامبەر بە بەریتانیەکان ئەو بۆ هۆی ناکوکی بەهۆی ئەوەی پەرلەمان یاسای دەرکرد بوو کۆمەڵی باجی سەپاندن بوو کە ئەو مافەی نەبوو ئەمریکیەکان یانوت ئێمە نوێنەرمان نییە لەم پەرلەمانە بۆیە پەرلەمان بۆی نییە بیسەپێنێ دوای چەند ساڵێک کۆنگرێسێکیان دروست کرد کە ئەو کاتە 13 ویلایەت بوو یاخود 13 کۆڵۆنی کە مستعمەرە بوو هەر ویلایەتە چەند نوێنەرێکی نرد لە 1976 کاتێک گەشتنە ئەو باوەڕی ناتوانن لەگەڵ پاشای ئەو کاتی بەریتانیا ڕێ بکەون بە کۆی دەنگ
نوێنەری هەموو ئەم وڵاتانە کە هەر ئەم ویلایەتانە کە هەرێک لەم ویلایەتانە کۆنگرێسێکی بچووکی خۆی هەبوو بڕیاریان نا کە سەربەخۆی ڕابگەێنن لە کۆتایی جارنامەی سەربەخۆیەکەیە کە جارنامەکەش بۆ ئازادی ئینسانە بۆ ژیانێکی شەرەفمەندانەیە و بۆ ئینسان بەختەوەر بێت چکە ئەم سێ کوچکەی لە یەک جیا ناکرێتەوە لە کۆتایی جارنامەکەیە هەموو کە ناویان نووسی و ئیمزایان کردووە ئەڵێ ئێمە ژیان و سەروت و سامان و شەرەفی پیرۆزی خۆمان ئەکەینە قوربانی لەوێنەوە قەزەیە تۆ هاتووی بەبێ هیچ ئامادەکاریەک تۆ پەرلەمان هەیە پەکە خستووە باشە لەبەر تو سەربەخۆی ڕای بگەیەنی پرۆسێکی ئەجگار ئاڵۆز دێ دواتر ئەوە ینی ڕەنگە شەڕ دروست بێ ڕەنگە کوردستان ڕوبەڕووی ئابڵوقی ئابووری گەورە بێتەوە و تەجروبەی تاڵمان هەیە لەگەڵ ئەوەدا ئێمە و بەشێک لەم سەرکردانش ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ یانە لە کاتێکە کە لە وڵاتەکە لە قەیرانە بێ لە پێداویستێکی گەورەیە بێ کە ڕەوشی دەرەوە تێک چون کە پشتیان بە دەرەوە بەستووە عەقڵیەتەکەیان ئەوەیە ئیلا ئەبێ وڵاتێک لە پشت بێ ئەو پشتیوانێ نەبێ یەکسەر ساحەکە چۆڵەکەن هەرگیز پشتیان بە میلەتەکە نەبەستووە ئێستا وەڵامەکەی وەرەگرن کە ئەو میلەتەش بڕای بەقسەکانیان پشتیوانی ناکە زۆر باشە کاگوشە تۆ قەناعەت وانی یان یەکێک لە کەم و کورتەکان یان لە ناتەوایە گەورەکان کە لێرە هەیە نەبوونی گرێبەس و میساقێکی نیشتیمانیە لە نێوان ئەو لایەنە سیاسانەی کە تعبیر لە جەماوەری هەرێمی کوردستانی عێراقەکەن هەرچەند پێشتر بەرەی کوردستانی هەبووە پێش بەرەی کوردستانی شەڕی نەخۆ هەر لە شاخە هەر بوونی هەبووە دوای ڕاپەڕین بە هەمان شێوە ئەو شەڕ و ناکۆشی هەر بووە بە شێوەیە لە شێوەکان ئێستا بە شێوەیەک لە شێوەکان ململانەکان هەبەردەوامە ینی گرێبەسێک عەقدێکی با بڵێن کۆمەڵایەتی سیاسی لە نێوان ئەم لایەنانەدا دروست نەبوو کە ئیتر هەندێ کۆمەڵێ پرەنسیب و مەبدە کە ئیتر هێڵی سوور بێ و لێ نەبەسن دوای ئەوە لە چوارچێوەیەکی یاسایی و ئاسایی و دەستوریە ململانی خۆیان کەم تەبیعی بێت بەڵێ گرێبەستی کۆمەڵایەتی بەشێکە لە بەرهەمی ئەو مێژووی ڕۆژاوا کە من باسم کرد هاتووە کە لە کوردستانە ئەو تێگەشتنە وجودی نیە من پێم وایە بتوانین ڕاشکاوانەتر قسە بکەین ئێمە یەک من باسی ئەوم کرد ئەم عەقڵیەتەی پارتی و بەڕێز بەرزانیی 500 پێش ئێستێ چونکە لە سەدەکانی 4 و 15 ئەو کەسانی پاشا بوون لە ئەوروپا پێیان وا بوون نوێنەری خوان خوا دروستی کردن بۆی حکوم بکەن دەسەڵاتیش لە خۆیانەوە بۆ کوڕەکانیان نەمایەوە جۆرێک لە دەسەڵات پێتر دەسەڵاتی تەقلیدی کە ماکس وێبەر و کۆمەڵناسە بە ناوبانگی ئەڵمانیا باسی کردووە ئێستا لە کوردستانە ئێمە ئەم کێشەمان هەیە ینی بارزانی و پارتی پێیان وایە خاوەنی کوردستانن خاوەنی سەرۆت و سامانی کوردستانن و بەرژەوەندی و ئاساییشی نەتەوەی کورد خۆشگوزەرانی و ژیانی کورد لە بەرژەوەندەکانی خۆیان و لە لێنزی بەرژەوەندەکانی خۆیانەوە ئابێنن لە ساڵی 1966 بابەتێک نووسراوە لەسەر کوردستان لەلایەن کەسێکی بیانیەوە بە ناوی هەوڵی کورد بۆ مافی چارەی خۆنووسی لیا باسی چەند کارکتەرێکی سیاسی تایە برای محمد و مام جلال و باسی مەلا مستەفاشی تایە لەوێ ئەڵێ مەلا مستەفا زیاتر کەسێکی خێڵەکیە لەو بابەتەیە کە وەکوتمی 1966 کە خاوەنی دنیابینی و ئاسۆیەکی ڕوونیە کاتێکیش کە ئەڵێ ئەبێ ئێمە دەوڵەتێک نامانێت دەوڵەتی سەربەخۆی کوردستان دروستکەین ئێمە بڕوای پێ بکەین زیاتر دۆستی ئاغا و دەرەبەکانە ئەڵێ باشترین سیستەم بۆ کورد لای ئەو سیستەمێکی ئۆلیگارشیە یاخود بنەماڵەیە کە بەڕووکەش چاکسازی تیابێ گرفتی ئێمە لێرەیە کاک یعقوب ینی پارتی دیموکراتی کوردستان باسی ڕێکەوتنەکە باسی ئاشتیەکە باسی ڕێزگرتن لە یاساەکە باسی هەڵبژاردنەکە باسی پەرلەمانەکە قسەی خودی بارزانی هەیە پێشەوەی کێشە لەسەر پۆستەکەی ئەو دروست بێەوە پێشەوەی واز بێنێ ئەڵێ پەرلەمان لا ئێمە مەرجەعە بەڵام ئەو دقەیەی لە بەرژەوەندی خۆی لە عادات جێبەجێی ناکە ئەوەی کە ئێڵێن لە پراکتیکا ڕێزی لێ ناگرن و ئێستا بۆیە گرنگە ئێستا سنوورێک دابنرێ بۆ ئەمە چونکە ئەگەر ئێستا ئەم شەڕە نەکەی ئەم سیستەمە باش نەکەی دوای 10 ساڵ دوای 20 ساڵ کاک عەبدوڵڵا ئاماژەی بۆ کرد وەکو سووریامان لێ دێت ئەگەر ئەم شەڕە بە ئاشتیانە نەکەین ئێستا نەگەیناتون تیژی نەیکەین سبەینێ ڕەوشەکە تێکەچێ و ڕەوشی کوردستان ئەتوانی لە ئێستا بڵێ وەکو خەرمانێکە چونکە خەڵک گەشتووەتە بینەقاقی وەکو خەرمانێکە دانکەشقارتێژێ بتەقێتەوە بە کەس کۆنتڕۆڵ ناکرێت دەستخۆش بێ ئەگەر دەرفەت بۆ گەڕەمە لای بەڕێز کاک عەبدوڵڵا ئەمێ باسی ڕۆڵی نێودەوڵەتی ئیقلیمی بکەین لەسەر درێژە کێشانی ئەو ناتەبایە سیاسی کە هەیە لە هەرێمە پێشتر جەناب جوان باسی هەوت کرد کە بەڵێ ململانێکی دروست پێویستە هەبێت وەکو میلەتانی پێشکەوت و وەکو چۆنەڵێ مرۆڤ بنیادی مرۆڤ و بۆ ململانێکی تەندروست و دروست پێویستە هەبێت بەڵام ئەمەی باسی ئەوە بکەی وڵاتانی دەوروبەر ئیقلیم
ئەگە زیاتر بگەڕێنەوە وڵاتە زلهێزەکان تا چەند کاریگەریان لەسەر ئەو ناکۆکیانەوە درێژە هێشانی ئەو ناکۆکیانە هەبوو هەیە وەگەر هەیە چۆن ڕاستە لە ڕاستیە خۆی لەم جیهانی ئێستاە بە تایبەتی کە جیهانی گۆڵۆباڵایزیشنە یعنی عولەمە تقریبا سنوورەکانی کاڵ کردوێتەوە یعنی دەزوەردان و ئەمان ئاسانتر بۆ بە تایبەتی کە هەندێک دەوڵەت زلهێزن لە ڕووی تەکنەلۆژیەوە لە ڕووی زۆر شتەوە بەس من یعنی زۆر لەگەڵ ئەم تەفسیرەیان نیم کە دەوڵەتان هەمیشە تەدەخولەکەن لە ناوگەلانەوە مەسەلەن تێکیانیان شەڕیان بۆ دروستەکەن بە بەڵگەی ئەوەی کە تۆ بینی ڕۆژی گەلان جیاوازە یعنی بین ڕۆژی گەلان جیاواز ئەگەر ئەوروپا سووریای تێگاوە ئەی بۆ ئیمارات و قەتەر تێگرایە بەسەریەکە مەسەلەن ئەی بۆ مەسەلەن مالیزیا و ئەندۆنوسیا ئەوانە بۆچی تێکنایە بەسەریەکە ینی بەڕاستیش یعنی ئەمە هیچ با بڵین پاڵپشتیەکی فکری بە قووەتی نییە کە ئێمە بەردەوام پێمان وابێ لە دەرەوە خەڵک کۆنتترۆلی ئێمەکەوە ئەمە خۆمان ڕوبەڕووی پرسیاری گرنگە کاتەوە کەواتە ئێمە ماهیەتی ئێمە چییە ینی وەکو جارێکیان بێژەرێک لە کۆتاییەکانی شەڕی ناوخۆیە لە یەکێک لە سەرکردەکانی کوردی پرسی لەسەر تەلەڤیزیۆن کە گلەیی لە وڵاتانی دەوروبەر ئەکرد ئەیوت زۆر دەست ئەخەرە ناو هەرێمەوە ئێمە ئەکێشن بەیەکە موزیعەکە زۆر بە بەسیتی لێ پرسی وتی یعنی ئینتو لعبەت شەترەنج یعنی ئێوە بەس کارکتەرێکی شەترەنجین یەکیش کە ئەتان جوڵێنێ پرسیاری ئەوەی لێگرێ ئێوە ئیرادەی خۆتان لەکوێیە لە ڕاستیە ئەگەر ئێمە باسی تەدەخولاتی نێودەوڵەتی بکەین سێرەکەن هەمووی لە ساڵحی ئێمەیە ئەوەی بە ڕووکەژەی بینین و لە ڕاستیە حکم لەسەر ڕووکەژی ژەدرێەوە ئەوەی بە واقعیژەی بینین ئێمە لە کێ ئەم ئیدارەی بۆ جیاکردینەوە پاراستینی وانێ بە قەرارە جیاوازەکانی ئومەی متحیدە ئەم دەوڵەتە زلێزانە بوون ئێمەیان پاراست تاوەکو لە دەستی سەدام لە دەستی دەوروبەر حتا لە دەستی ئێران لە دەستی تورکیا بۆی دەرفەتێک بە کورد بدرێت چونکە بەڕاستی کورد دیاردەیە لە مێژووە یعنی خەباتی کورد با بڵین ئەو چەوسانەوانەی کورد بەسەریاتوە کێشەی کورد ئەسڵەن یعنی ئێستا تازەترین تیۆریا ئەوەیە کە هەتاوەکو کێشەی کورد حل نەکرێت کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حل نابێ وە قسەیەکی زۆر ڕاستیژە چونکە کورد کەمنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆک تۆ بە سەیری کوردی کوردستانی عێراق مەکە سەیری کوردی تورکیاکە چ کێشەیەکەن بۆ سیستمی تورکی یعنی پێم وایە ئەگەر کورد لە تورکیا نەبوایە تورکیا بوو بە دەوڵەتێکی دیموکراتی سێکولاری ڕاستەقینە بەڵام بوونی کورد ئەم کێشەی دروست کرۆ چ بۆ کەمال ئەتاتورک چ بۆ ئەوانەی دوای خۆشی مەسەلەن لە ئێرانیشە یعنی کورد هێشتا حلی کێشەی نەکراوە پێچوانەی بینی بابەتەکە من پێچوانەی بینم پێم وایە لە ڕووی قسەیەکێڵن زۆر جار هەلومەرجەکان کە بۆ کورد هاتوۆتە پێشەوە بە تایبەتی کە ئێمە باسی هەرێمی کوردستانی عێراقین هەلومەرجە نێودەوڵەتیەکان بووە ئەگەر لە سەرەتای نەوەدەکانە هەلومەرجێکی نێودەوڵەتی لە کاتێکا کە هێزە سیاسیەکان لەو پەڕی ناومێدی و پەرتەوازایی و بەرەو نەمانە چوون ئەمە دەرفەتێکی هێنا ئاراوە و ئینتیفاڵزە بووە حکوومەتی ناوچەی پاشان لە 2003 بە هەمان شێوە لە کاتی ڕوخانی سەدام حوسێن و ڕژەمی عێراقاوە بوو سەرکۆماری بەدەستهێنا چووە یعنی عێراقی پێ بنیاد نراوە ئێسش ئەمە دوای وەکو چۆنەڵە سێم قۆناغە جارێکی تریش هاتۆتە پێش بەڵێ جا ئێستا سێم قۆناغ چییە یعنی سێم قۆناغ تۆ نە ئەوە سەرکۆماری عێراقیان پێیت تۆ هەرگلەی یەکەیت ئەم هەموو پاڵپشتێ نێودەوڵەتیە بۆ دروستکردنی ئیدارە قۆناغی شەڕی داعش و کۆتایی بەڵێ دەی دوای شەڕی داعشیش کاکە ئێستا مەسەلەن تۆ بەبێ ئەوەی ماڵی نێوماڵی خۆت بەهێزکەیت هاتووی مجازەفەیەکی گەورەیەکی ئەڵێ من ڕێفراندۆمەکەم لە بەرەوەی تۆ ئەزانی خوتوکەی هەست و مەشاعیری تاکی کوردی چونکە تاکی کورد هەمووی پێخۆشە سەر بەخۆ بێت یعنی خەڵک لەوە ئەترسێکە ئەو خەونەی وەکۆڵێ هەڵبرسیەوەکو بە کوردیە لە تۆ زۆر جار خەوی خۆشە بینی بەس لە کۆتاییە تراژیدیا بە تراژیدەیە خەبەرتە بێتەوە طبعا هەموو کوردی هیوادارە کە سربەخۆیەکی سربەخۆیی دروست ببێ و ئەسڵەن خستنە ناو ڕێفراندۆمی سربەخۆییەوە جۆرێکە لە یعنی دروستکردنی ئۆپشنێکە ئێمە نیمانە ئۆپشنی نەخێر چ کوردێک هەیە بڵێ من نەخێر بۆ سربەخۆیی تۆم ئۆپشنت نییە کاکە تۆم ئۆپشنە لە وڵاتێکی ترا هەیە مەسەلەن ئێستا لە تورکیا ڕێفراندۆم کرا بۆ گۆڕینی دەستور ئەکرێکە بڵێ بەڵێکە بڵێ نەخێر بەڵام تۆ لێ من بم بە دەوڵەت لە کوردێکە پرسی من ببم بە دەوڵەت بەڵێ یان نەخێر چ کوردێک هەیە بتوانێت بڵێ نەخێر هەموویڵێ بەڵێ یعنی دەمێک کەوتوێتی بەڵێ و ئەستان پێویستی بە ڕێفراندۆم نییە وە لە ڕاستیشە دروستکردنی دەوڵەت پرۆسەیە تۆ پرۆسەکە ناکەی بەڵام ئەتەوێت نەتیجەکە دەستکەوێت یعنی بەڕاستی بە دەوڵەت بوون خەونیە خەونیە بیبینی پرۆسەیەکە ئیشی لەسەرەکەی مەسەن زۆر برادەرمان هەیە ئەڵێ با دەوڵەتەکە دروستکەین دوایی چاچەکەین یعنی ئەمە یعنی چی
تۆ کاڵێ من ماڵێ دروستکەم یعنی من بناغەیە لێ بم اینجا دیوارێ دروستکەم اینجا پەنجەرەیە بکەم اینجا سەقفێ بکەم ئەوە دەوڵەتە اینجا کەم و کوڕی هەیە بەڵێ کەم و کوڕی تر هەیە چاکێکی بەس تۆ نە دیوار دروستەکەی نە بناغەت هەیە نە هین لێ ئەڵێ من ماڵم هەیە و دەوڵەتم هەیە یعنی تۆ ئێستا چیت ئێستا ئەمەی کە هەتا خۆ ئەم ئەمری واقعە خۆی جۆرێکە لە دەوڵەت بەڵام چ جۆرە دەوڵەتێک دەوڵەتێکی ناشرین دەوڵەتێکی خراپ دەوڵەتێک لەسەر بنەمای تاکە کەس دروست کراوە ئەمنیەتی شارەکان بەدەست کۆمەڵێک پیاوی ئەسکەرتارەوەیە و ئەمنیەتی اقتصادیمان بەدەست دەجانتای پیاوێکی ترایە چارەنووسی میلەتێ لە لای نەفرێکی ترە پەرلەمانت هەیە ئەی خەیتە ئەولا و ئەچی لە ژوورێکا کۆوە بیتەوە کۆمەڵی سەرۆک حیزب لە ڕاستیە یعنی تۆ خۆت بنەماکانی خۆت هەڵەوەشێنیتەوە تۆ ئەوەی پیان بەخشیوی لە ڕووی نێودەوڵەتی و مادەم پرسیارەکەی تۆ لەسەرەوە تۆ خۆت شەقی تیاڵەیی و لە ڕاستیە دوا قسەی یەکێتی ئەوروپا کە بەڕاستی میدیای ئێمە زۆر تشک نەخاتە سەراوانە دوان نەسیحەتی یەکێتی ئەوروپا بۆ ئێمە ئەوە بوو کە لەم ڕۆژانەیە تقریبا مانگێکە بێت وتیان وا باشترە بۆ هەرێمی کوردستان هەڵبژاردن بکان نەک ڕێفراندۆم یعنی قسەیەکی زۆر دقیقە من تێناگەم ئێستا کە ئێمە هیچ موسسەیەکمان شەرعیەتی نەماوە هەمووی لە کار کەوتووە یا بە پاسیڤی یا لە ڕووی میزداقیەتی یاساییەوە باشە ئەی ئێمە چۆن یعنی چی بکەین باشە بەڕاستی هەڵبژاردن بکەین من پێم سەیرە ئەو بەڕێزانی کە کۆبوونەوە لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی باشە ڕێیەکی تریان نەبوو جگەلەوەی ئەو ڕێی مەسعود بارزانی بەڕێز مەسعود بارزانی یان ڕێیەکی تریان نەبوو بۆ نمونە بەڕێز مەسعود بارزانی ئەڵێ با لە مانگی نوێ ڕێفراندۆم بکەین لە مانگی 11 هەڵبژاردن بکەین باشە بایەکیشیان بیوتە بەڕێز بارزانی بە عکسی کەینەوە لە مانگی نوێ هەڵبژاردن بکەین بۆی لە دەرەنجامی ئەو هەڵبژاردنە بتوانین بڕیار بین کە ڕێفراندۆم بکەین آخر ئوستاز ڕێفراندۆم پێویستی بە ئیجماع یعنی چی لە پرۆسی دیموکراسیە ئیجماع یعنی جۆری ڕێفراندۆمەکەش دەورە زۆری بۆ نمێسە لە پەرلەمانی کوردستان تەنها یعنی ئێستا ئێمە لە مجازفێکی زۆر خەتەرەڵین با پەرلەمانی کوردستان بڕیا لە ڕێفراندۆم کاکە پەرلەمانی کوردستان بێ مناقەشە بکە واتە ئەبێتەوە کۆمەڵی پارلەمانتارێ هەبێ پەنجایان بڵێن کاکە نابۆ ڕێفراندۆم چلیان بڵێن نابۆ ڕێفراندۆم وانە یعنی بە مەجالی مناقەشەیان بێ چ پەرلەمانتارێک هەیە ئێستا هەر بوێرێ لە تەلەڤیزیۆنێکیژا بڵێ تۆ پەرلەمانتار ئەبێ بیرکاتەوە ئەبێ ئۆپشنی جیاواز لە بەردەمیا هەبێت ئێمە ئۆپشنەکەمان خسۆتە تەنها یەکشت یا بڵێ بڵێ یا بڵێ نەخێر واتە یا خۆت لە کوردبوون داشۆرە یا بە کوردێکی ڕاستەقینە ئەمە ئۆپشنیان خسۆتە بەردەست بەس خۆش کاک هەژار بێمە لای بەڕێزت کابڵا باسیەوەی کرد کە ئێستا بێتر دۆخی هەرێمی کوردستان عێراق بەرەو چۆنەڵێ هەموو مؤسساتەکان ئەوەی کە هەیە شەرعیتیان نامێنێ ئەوە سەرۆکایەتی هەرێمە بەو شێوەیە پەرلەمانە هەر لە واقعیان نەماوە و ئێستش کاتەکەی بەرەو کۆتایی ڕات و نەمانەچێت حیزبەکانیش وای لێ هاتووە ینی چۆنەڵی جیرۆدە بوون بەشێک لە حیزبەکان لەسەر ڕێیان بەرامبەر بە پرسە جیاوازەکان ئێستا چی بکرێ بۆی کە جارێکی تر لایەنەکان پەنای بۆ بنەوە هەڵبژاردن وەکو کابڵا باس کرد کە وەسیەتی یەکێتی ئەوروپایە شتێکی بەلای تۆ شتێکی گونجاوتر نییە بۆی کە جارێکی تر لەسەر سفرەوە دەست پێکەنەوە و شەرعیت لەسەر هەڵبژاردن و وەرگرتنی ڕای خەڵکەوە بنیاد بنێنەوە بێگومان وایە هەڵبژاردن ئینکاری ناکرێت بەس پێش هەڵبژاردن بەڕاستی ئەبێت دەسەڵاتی کوردی بە یەکێتی و پارتیەوە بە تایبەتی پارتی کە پەرلەمانی تاعتیل کردووە و یەکێتیش بەشدارە و یەکێتیش بەڵام بە دەرەجەیەک بە پلەیەکەم پارتی بە پرسیارەزانم بەڕاستی ئەبێ پێش هەموو شتێک خەڵکی کوردستان ئاشکەنەوە حیزبە سیاسەکانی تر ئاشکەنەوەوانێ هەمویان یعنی پرۆسەیەکیان هەبێ هەمووی هاوڵاتی ئەم کوردستانن نە کۆمەڵ پلە دووە لە وڵاتە نەیەگرت و نەگۆڕان نە پارتی نەیەشێتی نە حیزبەکانی تر نە خەڵکی تریش لەو سەری چە بۆ ئەو سەری ڕاست بەڕاستی ئەبێ پێش هەموو شتێک قەناعەتێک هەبێ بۆی کە کۆمەڵ یا گۆڕان هاوڵاتی ئەم وڵاتن لە ئێران نەهاتوون یا لە شوێنەشەوە نەهاتوون یا لە ئەوروپاوە نەهاتوون لە ناخی کوردستانەوە هەڵقڵاون هەموو حیزبەکان بەشێک لە خەباتیان بۆچوونی وا هەیە بەو شێوەیە کە بیرکردنەوە هەیە لەلای حیزبەکان یاقوب وەکو هاوڕێیانیشم بەشێک لە قسەکان ئاماژەیان پێکرد کارەکان بۆ ئاڕاستەیەکێک کە وەکو کاک عەبدوڵڵاج ئاماژەی پێکرد ئەگەر من دەنگ بە ڕیفراندۆم نەدەم یعنی من کورد نیم یەکێکەوە برادێکم مامۆستای جامیعەشە ڕەفیقی خۆشمە بەس پارتیە نووسی بووی پێم باشە ئەوانەی کە ئەو تەلەڤیزیۆنانی ئەو ڕۆژنامە نووسانی دژایەتی ئەو پرۆسەیەکەن هەر دەرکرێن بگورە ئەوان ناڵن دەنگ بە ڕیفراندۆم ئەڵن بڕۆ لە ناو ڕیفراندۆمە دەنگ بەڵانی ڕیفراندۆمەکە خۆی یەکلا بۆتەوە یەکلایان کردوتەوە تۆ لە ئەسڵا بێ شەرعیەتێکە هەبێ لە ڕێی پەرلەمانێکەوە یا لە ڕێی مؤسسەیەکی شەرعیەوە بگورە کاکە قسەکەت پێ بڕم ئەم ڕیفراندۆمە خۆی ئیتفاقی لەسەر بێ خۆی لە وڵاتان
ناکۆچیەکە لەسەر پرسیاری ڕێفراندۆمەکە ڕاست. لێرە لەسەر جۆری ناکۆچیەکە لەسەر تەرحەکەیەتی. ڕێفراندۆمەکە پرسیارەکەمان ئەسڵەن من ڕێفراندۆم بکەم لە کوردستانە نەخێردا نانێم لەسەر جۆری تەرحەکەیەتی. بەڵێ بۆ دەوڵەتی کوردستان ینی بەتەواوەتی جیاوازە ینی ئەو کەسەی ئۆپشنێک بە من ئەیە کە بڵێم نەخێر بۆ دەوڵەتی کوردستان ئیهانە مەکات ئیهانەی خەونی 10 ساڵ لەمە 100 ساڵ لەمە بەرمەکە یعنی چی تۆ بە من ئەڵێ ئادەی ئەکرێت لە عەرەب و تورکمان بپرسن کاکە تۆ لەگەڵ دەوڵەتی کوردی ئەزانی چۆنە ئەمان پێویستە کاگەژار پێویستە ئەم دەوڵەتێکیان هەبێت ئەوەنە بەهێز بن دەوڵەتێکیان هەبێت بە عەرەب و تورکمان بڵێن پێتان خۆشە لە چوارچێوەی کوردستانە ئێوەش ببن بە هاوڵاتی نە لە من بپرسن لەو هێزانە هەموو ژیانی خۆیان بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بەخشی ئێستا لی پرسن بڵێن تۆ دەوڵەت ئەوێ یا ناتەوێت ئەمە ئیهانەکردنە بە ئینسانی کورد وەلە یەک ڕوودریشەوە ینی تێیدەن بۆ قسەکەی برای بەڕێزم کە عەبدوڵڵا ینی حکوومەتی کوردی ئەوە جوان بە خەڵک خۆی حەزکا لە حکوومەتی کوردی دابنیشێ وەکو چۆن خەڵک ئێستا هانا بۆ ئەوروپا بە بەڕاستی کە بۆ بورە ئیقامە وەرگێ لژوو وەرگێ لێ بمێنێتەوە بۆ لەبەر ئەزمموی سیاسی ئەزمموی دیموکراسی ڕێزگرتن لە ئازادی ڕادەبن لە وڵاتانە لە ئاسیشی باڵایە ڕێزگرتن لە مافەکانی ئەبێ ئەم وڵاتی ئێمەش بەڕاستی وەکو کاک عەبدوڵڵاوتی تورکمان ئاشوورەکان کرددانەکان خۆیان حەزکەن نەک بە زۆر تۆ پاڵپیانە پێوەی پارە ببەخشیتەوە لە نێوانیانە پۆستی سیاسیان بیتێ هەموو تورکمان بەقەدەر مەڵبەندێکی ناوچەیەکی هین نابن باژەوانێک بڵێن ئەوە گۆڕانی مەڵبەندێکی کۆمەڵاچێ نەبن بۆ نمونە یانزە کورتیان هەیە بۆ ئەمە حکوومەتی کوردی ئەگەر بیوێ هەڵبژاردن کە پێش هەموو شتێ بەڕێی من ئەبێت لەگەڵ تاکبەداغی خەڵکە ئاش بێتەوە ئەبێ بەڕاستی بڕیار بە کە بەڕاستی حکوومەتە نوێنەری ئەو خەڵکەیە نەک دژی ئەو خەڵکەیە ئەبێ ئەو قەرارە پێش هەموو شتێ بدا سەرۆکی هەرێم بێتە دەرەوە بڵێ کاکە من سەرۆکی پارتی دیموکرات نیم سەرۆکی ئێوەم سەرۆکی یەشێتیم سەرۆکی گۆڕانم هەموو ئاراستە جیاوازەکان بیرکردنەوە جیاوازەکانم نەک کاتێک کە تۆ ببینی سەرۆکی پارتی دیموکرات قسە بکە وەکو ئەندامێکی لە قسە بکە من بەڕاستی هەندێک لێدوانی بەڕێز کاک مەسعود وەکو ئەیبینی لە کەناڵەکانەوە بەڕاستی هیچ جیاوازی ناکەم لە بینی ئەو ئومێت خۆشناوە داوای لێ نەکەم کە لە کاتێکا تۆ ئەگەر سەرۆکی هەرێم معنای کەلیمە سەرۆکی هەرێمی منە سەرۆکی هەرێمی هەموو ئاراستە جیاوازەکان ئەبێ من قسەی جیاوازی لێ ببینم ئەبێت چەترێک بێ بۆ کۆکردنەوەی هەموو بەڵێو نەخێرەکان ئەبێت چەترێک بێ من و توی تاجێ بینەوە ئەجا کە ڕیفراندۆ بکرێ وەکو ئەو برایانە جوتی چی هەیە لەگەڵ دەوڵەتی سەربەخۆیانە بەڵام میکانیزمی تەرحەکردنەکەی هەڵەیە میکانیزمەکەی ئەوەی کە ئیناخۆ 2 ساڵ پێش ئێستا کۆمەڵی ئیسلامی تەرحی پرۆژەی دەوڵەتی کوردی کرد حیزبەکانی کە نووسەرەکان ڕۆژنامە نووسەکان شاعیرەکان کاتی خۆی ئەو هەموو قەسی دەجوانیان بە باڵای دەوڵەتی کوردی دەوڵەتی سەربەخۆیە چێ هەیە لەگەڵ ئەوانێ بەڵام تەرحەکەی بەڵام ئەو شێوە بیرکردنەوەی کە پارتی پێ وایە بێ هەر ئەوە بێ بەو شێوەیە بکە خۆی پێش ئەوەی کە پەردەمان کارا بکرێتەوە ڕیفراندۆم خۆیان دیارە ئاڵەنجی ئەڵێ ئێمە پەردەمان شار نەکرێتەوە ڕیفراندۆم هەر ئەەکەی جاکە کە وایە ڕیفراندۆم هەر مەکە هەر بڵێ ناوێنی بنە حکوومەتی کوردستان بزانم چەند کەس دەنگێت ئەم حکوومەتی کوردیە بەڕاستی خەمی ئەزمموی خۆی نییە خەمی هاوڵاتیانی کوردستانی نییە خەمی ئەوەیە تەنها سەرۆکی هەرێم دووسێ مانگی ماوە لەبەرەوەی کە دووسێ جاری بۆ درێژکراوەوە ماوەی درێژە بۆ درێژکراتەوە خەمی ئەوەیەتی ناوی بچێتە مێتەریخەوە مامانەکە گومان نییە بە بابەتێک کە پێچێوانە بێت ینی جان ئەمە گومان نییە گومانی پێشوەختە نییە لەسەر پرسیار نا گومان نییە کار بۆ واکرێ قسەکانی سەرۆکی هەرێم ئەوەی کە پێش ئەوەی کە پەردەمان کارا بکرێتەوە پێشەوەی هەڵبژاردنێکی پاک و نەزیه بکرێ بۆ ڕیفراندۆمەکرێ ینی کە فازڵ میلانی کە لە کاتێکا کە چوو بۆ لای هێزەکان و تێمە پەردەمان چکارە نەکرێتەوە ئەم قسە دەلیلە بۆەوەی کە دەلیلە بۆ قسەی من کە ئەگەر پەردەمانیش نەبێت دەسەڵاتە تەشریعیەکان دەسەڵاتە هەڵبژێردراوەکان دەسەڵاتەکانی کە خەڵدەنی بێ ئەگەر ئەوانش نەبێ ئێمە هەر ڕیفراندۆم مەکەین ئێمە هەر ڕیفراندۆم ینی پارتی وێچێتی بەتایبەتی پارتی بەتایبەتی تر ینی ئەم قسانێکی ئێمە هەموو ئیکەین ئەم وەزعێکە لە کوردستان دروست بووە ئەم هەموو بێتاقەتی ئەم حاڵەتە دەرونیە کە لای هەموو تاچیشی خۆ دروست بووە حاڵەتێکی نەفسی ناخۆش دروست بووە هەمووی لە ماوەی لە ئەنجامی درێژکردنەوەی سەرۆکاتی هەرێم بوو کاک یعقوبیان خۆ واضحە لە لایکە شاراوە نییە هەموو ئەنجامەکان بە خەڵکێ بڵێ بە فەرمانبەرێ بێرە بە مامۆسایە بڵێ تۆ ئەدەوێت پۆستی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە ینی دوو بژاردەی بەرەیانەوەتە موچەکەت بۆ چاکرێتەوە پێم وابێ زۆرینەی داوای موچە و بژێوەکەی یەکات ئەجا خۆ ئەگەر وابێ ئەبێ لە تێڕوانی و خەڵکە هیم بکەی خۆ من هیچ کێشەم نییە و خەڵکە با موچی چاکرێتەوە ئەو خەڵکە با حەقی خۆەتی بابیر لە موچی خۆی بکاتەوە بەڵام گرنگترەوە ئەبێ من بیر لە سیستەمی وڵات بکەینەوە ئایا سیستەمێکە بەرەو بنەماڵی بەریان بەرەو دیموکراسی بەرین بەرەو ڕێزی گرتنی
ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری بەرینیا بەرە ئەوەی بەرین کە بنەماڵەیی بێ خۆجا ئەگەر ئەو هاوڵاتی ئاوا بیرکاتەوانێ نەوەڵاجار کێشەیە بەڕاستی ئەی گرفتە ئەمە بەسمەوەی بڵم گرفتە ئابوووریەکان کە زۆر باز دەکرێت کە لە گرفتە سیاسەکان و سەرچاوی گرتەوە چۆن ینی ڕوونیەکەیتەوە کە یاخود بنکاری بەو شێوەی بێت اقتصاد هۆکارێکی سەرەکی ینی ئەوە چی پێڵن فاکتەرێکی سەرەکیە هۆکارێکی سەرەکیە لە هینەکانە لە ململانەکان ئینکاری ناکرێت من وتیشم وتم خەڵی مافی خۆی بەڵام ئەبێ بەڕاستی خەڵک لەگەڵ ئەوە شاکە بیل لە چاکردنی موچی خۆی بیل لەوە شکاتەوە کە سیستەمی سیاسی وڵاتەکەی چۆنە بێ ئایا سیستەمێکە بێت کە لە خەلەکەندا بچێ یا سیستەمێکە بێت کە بەڕاستی لە هیچ نەبێت نزیکترین وڵات تورکیا بچێ بۆ نمونە هەڵبژاردنە کاتی خۆی یا لە وڵاتێکی ئەوروپی بچێ بۆ نمونە وەکو نمونەی هێنمەوە ینی ئەبێ بەڕاستی سیستەمێک بێ بەرەو بنەماڵەیی لە بنەماڵەی دەرچێ لەوە دەرچێکە ئیتر کە خەمی ئەوەی بێ ئەم ساڵ بۆ نمونە بەڕێ سەرۆکی هەرێم لە خەمی ئەوەی بێ 2 ساڵێکی بۆ درێژکەنەوە باشە بۆ سەرۆکی هەرێم بێ بۆ بڵێ بۆ کاک مەسعود بارزانی بێ با کەسێکی تر بێ با کەسێک بێ دەسەڵاتەکان بگۆڕێ با بدرێت کەسێکی تر با کەسێکی مەدەنی ئەگەر ئەم کەسە ئەم سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی لە خەمی ئەوە چارەسەرەکان بێتە دی لە خەمی ئەوەیە کە وەزعی کوردستان بەرەو چار ئەگەر هەر بەڕاستی بە معنای ئەوە لە خەمی ئەوانێ بەرەو بنەماڵەیە بچێ با بیدا بە کەسێکی مەدەنی ئەسڵەن با سەرۆکی هەرێمان هەر نەبێ کاکە جارە ئارەز عەبدوڵڵا قسێکی جوانی کرد بەجددی کاکە سەرۆکی با هەر بۆ نمونە بێنین با سەرۆکی پەرلەمان هەبێ کاکە ئێستا سەرۆکی هەرێم یا هەبێ نەبێ بۆ نمونە وەکو پۆستەکەی چی لە بەس لە گۆڕانکاری سیستەمی ضرورەتینە بەڵێ کاگارێ زۆوان هەر بۆ یینکردنی لایەنی باوڵێن ڕای گشتیە ئەنا هەموو سیستمێک پێویستی بە سەرێک هەیە بەڵام بێ سەلاحیەتی هەیەگەینە ئەوەی کە بڵێن بە ئەمە نەبێ با هەبێ بەڵامانە بە شێوەیەکی ڕێک و پێک سیستماتیک مەسەلەن دەسەڵاتەکانی دیاری کراو بێ پەرلەمان لێ پرسێتەوە یا بە هەر شێوەیەک بێ خۆی زۆر گرنگە ڕێککەوتن ئیجماعی نیشتیمانی بەس ئیجماعی نیشتیمانی ئەمەنە ئیجماعی حیزبی بۆچی ئیجماعی حیزبینە ینی ئیجماعی کۆمەڵ ئیجماعیش من ڕۆژێک برادێک پرسیارێکی کردوتی باشە قەرارەکە لە پیرمام دەرچەیە لە پەرلەمان فەرقی چیە وتم فەرقی زۆرش حەو خاڵم بۆ ڕێز کرد وتم کە تۆ چی بۆ پیرمام تۆ خۆت نەچووی تەبعاً ئەو برادرانی کە ئەچن خۆ ناچن ڕێیەکی تریان هەبێ مناقەشە بکەن ڕێیەک هەیە لەوێ ئەچن شەرعێتی پێیان ڕێیەک هەیە ئەچن شەرعێتی پێیان لەگەڵ ڕێزمە خۆمە شتێکی شاراوانێ تۆ تا ئێستا دیوتە دانیشتێکی پیرمام شکست بێنە ینی مەسەلەن لێوێ ناکۆکی دروست بێ نا لەوێ هەموو پیا و ماقۆڵ ڕێزی یەکترەگرن و قەراریان ناوە پێشوەخت بەڵام لە پەرلەمان ئەکرێ وەکو کاکو شاروتی شەڕەدە بە هەبێ تەسویت هەیە طبعاً کوا لە پیرمام تەسویت هەیە یعنی ئەڵێ چەند حیزب لەگەڵەمەیە چەند حیزب لەگەڵی نیە بە زۆرینی دەنگ پەسەند کرا تەسویت هەیە لە پەرلەمان و پەرلەمان دەرهاوێشتەیەکی طبیعی کۆمەڵگایە بەڵام دە حیزبت هەیە پەرلەمان لە پەرلەمان وجودیان نییە دەستخۆش قسەت وازم کاتمان تەواو بوو ئەگەر وەڵام قسەم ئەوەیە بەڕاستی من ئەم جارش دووبارەیەکەوە بەڕاستی ڕیفراندۆم بۆ شێوازە ناکرێت ڕیفراندۆم ئەبێ لەسەر میکانیزمەکەی هەموو حیزبەکان بەڕاستی ڕێ بکەون لە پەردەمانەوە بڕیاری لەسەر بدرێت قسەی یعنی چۆن ڕیفراندۆمی بکرێت کە بێتە هۆی ئاشتەوایی کۆمەڵایەتی بدوات بەڵە ئەو ڕیفراندۆم بەڕاستی کە لە مەکتەب سیاسیەکان و بڕای لەسەر نەدرێت یان بەلایەن کەمەوە نەبێتە لێکەڵۆشان بەڵێ ینی بەڕاستی پێش هەموو شتێ مە قسەی من ئەوەیە کە پەردەمان کارەکرێتەوە چونکە پەردەمان دام و دەستگایەکی شەرعی دەنگ پێدراوی تاکە دام و دەستگای کە دەنگی پێدراوێ و شەرعی بێ و کە پەکیش خراپ بەڕاستی ینی گەورەترین زوڵمەکە ئێمە سەیری کە کاتێک کە پار کۆمەڵێک لە ئەندام پەردەمانەکانی وڵاتانی ئەوروپا هاتن کاگ دووسێن پەرلەمانتار ئاماژیان باهینەکانیان کردبوو چوون بۆ لای مەکتەب سیاسی و حیزبەکان بۆ لای کۆمەڵ بۆ لای گۆڕانج بۆ لای یەکگرتو تەنها کاگ عەلی یەکگرتو لە پۆستێکە ئاماژەی پێکرد کە چیان وتووە چی ئەو وەفدە ئەوروپا چیان بێمە وتووە نازانم لە بیرتامەوەیانە پارمانگی سێ هاتن پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا کاو کرد عەلی یەکگرتو وتی وەڵا بەسەراحەت ئێمە ئەندام پەرلەمانەکانی یەکێتی ئەوروپا وتیانە کاکە گیان ئێوە لە خەمی ئەزمموی دیموکراسی وڵاتەکە یابن لە خەمی ئەوە مەبن کە ئەنجا لە هەوڵی کاراکردنەوەی پەرلەمانە بن زۆر باش دەستخۆش من بەڕاستی ئەمە شتێک نییە هەڵهێنانی بوێ ینی بیردۆزی زۆر گەورەی بوێ بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر ئەشیکردنەوەشی نایە بەڕاستی کاراکردنەوەی پەردەمان بە دەرەجە یەکەم دووهەم بەڕاستی پێمان وابێ یەکێتی و پارتی پێیان وابێ تێڕوانینیان بۆ هاوڵاتی ئەموو کوردستانە بۆ هەموو حیزب بۆ هەموو حیزبەکان بۆ هەموو نووسەرەکان بۆ هەموو ڕۆژنامەنووسەکان پێیان وابێ هاوڵاتی ئەم وڵاتن
نەک ئەمە دژی ڕیفراندۆمە ئەمە خۆفرۆشە وەکو ئێستا هەندێک مەلایەن فێر کردووە لە کەناڵەکانەوە بەڕاستی کەس لە وڵاتیان خۆفرۆش نییە کەسیش نیشتمان فرۆش نییە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین هەمووشمان لە خەمی ئەم وڵاتیان بەڕاستی بەڵام ئەوە دەسەڵاتە ئەوە تێڕوانینی هەڵەی کۆمەڵی خەڵکە کە پێی وایە ئەمە دژی دەوڵەتە ئەمە دژی سەربەخۆیە نەکە هەمومان لەگەڵ سەربەخۆیان بەڕاستی لەگەڵ ئەو شێوازی میکانیزم سپاس بۆ بەڕێزت کای وشار بە دو دەرفەت ئەگەر کەمتر لە خولەکێ وڵایی من لەگەڵ ئەو شێوازی گفتوگویان نیم کە ئێمە بە شێوەیەک لە کوڕوزانەوەیە ئەوە بکەین نە پارتی نە بارزانی نەمافیان هەبووە نەمافیان هەیە و نەمافیان ئەبێت بڕیار بن کێ هاوڵاتی پلەیەکە یاننا چکە کاتێک هاوڵاتیانی کوردستان تێکۆشانیان نەکرد بەرگریان لە کوردستانە کرد ڕاپەڕیان نەکەن ئەوان ئاسان ئاوارە بوون لە وڵاتێکی تر بوو دەستکانتان خۆش بێستان یەک قسە بۆ ئاخیر کاکین بەسی بۆ قسەکەی ئەو نەبوو ئەوان کارەکانیان ینی وا ئەچێتەوە ئەنجامەکەی نەتیجەکەی بۆەوە نەخۆ ڕاستە کەس بۆی نییە کەس بۆی نەوەسەکەم نەتیجە ئیشەکانیان کاکین نەتیجەکانیان ئەوەیە دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێسان ماندوو بوون کاتان بەخشی بە بەرنامەکە بە هیوای ئەوەی کە گفتوگویەکی بە سوودمان پێشکەش بە بینەر کردبێت دوجاریش ببێتە سوود بۆ ئاشتەوایی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەڕێزان بەم شێوەیەش دێنە کۆتایی ئەم ئەقتەی بەرنامەی پرس تا بەرنامە و بابەتێکی کە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ